کەمپینی هاوکاریکردنی تۆڕی میدیایی کۆمەڵکە خۆی دەبینێتەوە لە کەناڵی ئاسمانی پەیام بانگەواز لە سنووری مەڵبەندی پێنجێڕانی کۆمەڵی ئیسلامی ئەم شەو لە لیژنەی کۆکردنەوەی هاوکاریەکە لە ئەنجومەنی قەڵازی کۆمەڵی ئیسلامی بوو. ئێمە ئەندام و کەوادیر و خۆمان کۆکردێتەوە بۆی بتوانین هاوکاری ئەم دوو کەناڵە ئیسلامیە ناوازەیە بکەین کە دیارە ماوەیەکە تووشی قەیرانی دارایی بووە و پشتیوان بەخوای پەروەردگار ئێمە لەسەر ئەرکی خۆمان لەسەر باخەڵی خۆمان ناڵین ئەم کەناڵە چرای ئەم کەناڵە بکوژێتەوە. هاوکاریکردن و پاڵپشتیکردنی هەردوو کەناڵی ئاسمانی پەیام و بانگەواز بە پێویستمان زانی وەکو ئەرکێکی شەرعی سەرشانی خۆمان ئێمەش لەو کەسانە بین کە هاوکاری ئەم دوو کەناڵە بەڕێزە بکەین. ئامانچ لەو کەمپینەی ئێمە کە ئەم شەو ئەنجامماندا بریتە لە پاڵپشتیکردنێکی مادی بۆ کەناڵی پەیام و هەروەها کەناڵی بانگەواز. دەمانەوێت پەیامێک بە دۆستانمان بڵین کە ئێوە بەردەوام بن دڵنیا بن ئێمەش لە پشتانەوەی نایڵین ئەو شاشە جوانانە بکوژێنەوە و هەروەها پەیامێکیش بە نایارەکانمان بڵین هەرچەندە ئەوان زەخت بکەن و پەکمان بخەن ئێمە بە پشتیوانی خوای پەروەردگار و پاشانیش بە پشتیوانی دۆست و لایەنگەران و ئەندامانمان نایڵین ئیشەڵڵا ئەو شاشە جوانانە بکوژێنەوە. ئێمە ئەنجومەنی خوشکانی سەنگسەر بەشداریمان کرد لەو کەمپینەی کە بۆ کەناڵی ئاسمانی پەیام و بانگەواز دانرا بوو. ئاماندیشمان لە بەشداریکردنمان بۆ ئەوەیە کە ئەو کەناڵە بەردەوام بێ و هەر لە بوژانەوەدا